ئێمە هەوڵ دەدەین لە بەرنامەی مەودای ئەمڕۆماندا قسە لەسەر ڕۆحی تۆلێرانس یاخود پێکەوە ژیانی ئاینەکان و گەلی کوردی موسڵمان لەگەڵ ئاینە جیاوازەکانی تر بکەین. دین پەیوەستە بە ڕۆژی دوایش بە شتێکە بە قەناعەتی ئەو کەسە خۆی پیان خۆش ئەو شتە دروست بێ بۆی حساسیت دروست بێ بینی موسڵمان و لەگەڵ مەسیحی ڕەسەنەکان بۆی مەسیحەکان طرفی ئەوان بگرن. ئەکرێ بڵێن ئێمە فەلسەفەی پێکەوە ژیان لەناو ڕۆحی ئیسلام و لێوە هاتووەتە دەرەوە. هەبوونی ئەو خانەوە و بنەماڵەکەی و ئەوە بۆ خۆی یعنی ئاماژەیەکە کە خەڵکی مەسیحی لێرە یعنی جێگای قبول بوون. قسە هەیە ئێمە ئەیبیستین کە باسی خەڵکەکەن عەزیەتی جوولەکانەیە بەس ئەمانە کێ بوون؟ خۆ ئەمە کەسێکی متەدەین نەبوو ئەو کەسە ئەوەیە کرد هەر ئەو کەسە بوو کە عەزیەتی موسڵمانەکەشیە.